ڕۆژتان باش سبێدە باش کاتژمێر حوتی تەواوە من هاژە غەفور لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیوایم کە ڕۆژێکی خۆش بۆ پڕ ئارامی بەڕێ بکەن و ئێوارە لە چاوەڕوانیکردنەوەی ئاگری نەورۆزی ئەم ساڵدا بن بۆ هیواین کە ئەم ساڵی کە تێپەڕی کە ساڵی کوردی بوو بۆ هیواین ساڵێکی هەموو ناخۆشیەکانی لەگەڵ خۆی بردبێت و ئەم ساڵ کە دەستپێکی ساڵێکی نوێی کوردیە خێر و خۆشی پێبێت و دووربین لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک بێگومان دەستپێکی هەر ڕۆژێک بۆ خۆی دەرفەتێکە بۆ ئێمە کە تا بتوانین ئەوەی ئەمانەوێت ئەنجامی بدەین یاخود ئەوەی کە بەدەستمان نەهێناوە بتوانین بەدەستی بهێنین بە هەمان شێوەش بۆ ساڵێکی نوێ ئاواتەکانمان بخوازین و کاریان بۆ بکەین و هەمیشە بەرەو ڕووی باشەکان بچین و هیواخوازی کاتی باشتر و تەمەنی باشتر بین. ئەمڕۆ پرۆگرامەکەمان بێگومان بەهاریە بێت تایبەتە بێ بە جلوبەرگی کوردی زین کە خانمان و پیاوان بەگشتی هەموو هاوڵاتیانی کوردستان گرنگێکی زۆر بە جلوبەرگی کوردیێتە. جگە لەوەش بڕگە و بابەتی دیکەمان هەیە و دەستپێکیش بە کورتێک لە هەواڵە ناوخۆیەکان یاخود جیهانیە سیاسی کۆمەڵاتەکان دەست پێ دەکەین زین چی دەگوزارێت و دواتر دێنەوە ناو پرۆگرامەکە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق درێژە بە کۆبوونەوەکانی لەبارەی بودجە دەدات. کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە بۆ کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ دواخراوە. دکتۆر بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کێشەکان لەسەر مادەی 11 نەماوە و مادەکە گۆڕانکاری بەسەردا نایەت بەڵکو هۆکاری دواخستنەکەی بۆ بەردەوامی گفتوگۆکانە. ئاماژەی بەوەش کرد هێشتا پێشنیازی زۆر ماون تاکو لیژنەی دارایی گفتوگۆیان لەبارەوە بکات. حسێن عەلاوی ڕاویشکاری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند گفتوگۆکانی نێوان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە عێراقیەکان بۆ ڕێکەوتن لەسەر بودجە بەردەوامە و بە پەسەندکردنی بودجە زۆرینەی کێشەکانی هەولێر و بەغداد چارەسەر دەبن. گوتیشی ناکرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە ململانێ سیاسیەکان بکرێت چونکە هەمووان هاوڵاتی ئەو وڵاتین بەپێی دەستور و ئەرکیشە سەروەتی ئەم وڵاتە بە دادپەروەری بەسەر هەموواندا دابەش بکرێت. پامنێری کوردستان 24 ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانی تورکیا چەند پێگەیەکی پەکەکان لە دەڤەری سیدەکان بردومان کرد. بەهۆی بردومانەکەش ئۆتۆمبیلێکی هاوڵاتیان 4 کەسی سەرنشینی تێدا بووە زیانی بەرکەوت و 2 سەرنشینی ئۆتۆمبیلەکەش بریندار بوون. بەڕێوەبەری شارەدەی سیدەکانیش بە کوردستان 24 ڕاگەیاند فڕۆکە جەنگیەکانی تورکیا چەند پێگەیەکی چەکدارانی پەکەکەیان لە دەڤەری سیدەکان بردومان کردووە و بردومانەکە ئۆتۆمبیلی هاوڵاتیان لە جۆری 4 توێتا کە سەرنشینی تێدا بۆ زیانی بەرکەوت و 2 سەرنشینیش بریندار بوون. سەلاحەدین دەمیرتاش ڕایدەگەیەنێت هەوڵی داخستنی هەدەپە تاوانێکی دەستوریە. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی زیندانیکراوی هەدەپە لە هەژماری خۆی لە تویتەر چەندین تویتی لەبارەی هەوڵەکانی داخستنی هەدەپە کرد و نووسیوێتی یەکەم جارە پارتێکی سیاسی لە پێناو سەرکەوتنی لە هەڵبژاردن هەوڵی داخستنی پارتێکی دیکە بدات. ئاماژەی بۆش کردووە هەوڵی داخستنی هەدەپە لەلایەن پارتی دەسەڵاتدار تاوانێکی زۆر گەورەیە بەرامبەر دەستور. تەندروستی جیهانی بە فەرمی زیانەکانی ڤاکسینی ئەسترازینکا ڕەت دەکاتەوە. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند لیژنەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ڕاستپاردەکانی داهاتووە کە دوای لێکۆڵینەوە ورد لەسەر ڤاکسینی ئەسترازینکا دەرکەوتووە گە ڤاکسینەکە ڕۆڵێکی باشی هەیە لە ڕێگریکردن لە پەتای کۆڕۆنا و ئاماژەی بەوەشدا کە خەڵک نیگەرانیان لەسەر سەلامەتی ڤاکسینەکە هەیە بەڵام دەرکەوتووە کە سوودەکانی ڤاکسینەکە زیاترن لە مەترسیەکانی و مەترسیەکانی خوێنبەربوونیش کەم دەکاتەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. چەند ساڵێکە ئەزانین خانمان ئارەزووی گەڕانەوەیان هەیە بۆ 2 ساڵ 2 مانگ لە پێش 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 2
ئەو
جلانە یاخود ئەو کڵاوانەی کە لە کۆندا بەکار هاتووە. لە بۆنەکان بە تایبەت نەورۆز کڵاو و تاسکڵاوی کۆنی کوردەواری کە لەگەڵ جلوبەرگی کوردیدا بەکاریهێنن و سمڵ و مێخەکیش لەگەڵ کەرەستەکانی جوانکاری ددا تێکەڵەکەن بووەتە مۆدێلێک و خانمان حەزیان پێێتی. خانمێکی کوردەڵێ گەڕانەوە بۆ کولتوری کۆن زۆر جوانە و دوکاندارێکی ژەڵێ جیالەوەی کاری خانمانە ویست و داخوازیشی زۆر لەسرە ئێستا چونکە هەندێک لە مۆدلەکان کە ئەم جۆرە کڵاو مۆدلە جلیان هێناوەتەوە هاوڵاتیانیش زۆریان حەز پێێتی. بازاڕی خشل و جوانکاری تایبەتی خانمان ڕەنگە و ڕەنگ و پڕ لە جوانی لە نەخش و دیزاینەکانی سەر هێڵەکانی کللتور و فۆلکلۆری کوردی بە جوانی خۆی نیشان دەدات. ئەم جۆرە دیزاینە جارێکی تر بوونەتەوە مۆدل و خانمانی کوردیش گرنگی پێدەدەن. هەفتەکان ئەم تاسکڵاوانە لەسەر پوڵی قەدیمەوە وەرگیراوەتەوە جاران ئەوان دوکاندارێکە زیاتر لە 25 ساڵە کاری فرۆشتنی ئەم جۆرە کڵاو و خشڵە کوردیانە دەکا لەگەڵ نیشاندانی جۆرەکانی کڵاو و تاسکڵاو کۆڵوانەی کوردی باسی ئەوە دەکات هەندێکیان کەرەستەکانی کۆن و گران بەهان. ئەو دەڵێ سەرجەم کارەکان بەدەست لەلایەن خانمانەوە دەکرێت و زۆرتریش لە ناوچەی هەورامان دروست دەکرێت. وەرزی بەهاردا کە مناسبەی جلچینەتەوەی کوردیە هەموو بابەتەکانی ئەوانەی کە لە فۆلکلۆری کوردی و دەستڕەنجینی کوردیە خەڵک بە عام ئافرەتان دێن داواکاری و دیزایانی نوێ دەکەن ینی لە بەرامبەر ئێمە ئەوان هەز دەکەن ئێستا گەڕانەوە سەر شتی کۆن. ئەوانەی کە داپیرانمان لە ساڵی 60ەکان هەفتەکان هەشتاکان ئەوە کە ئەو جلانەی کە لەبەریان کردیا ئەو 4 ساڵە یان 6 ساڵی خەڵک ئێستا تموحی کوردایەتی فۆلکلۆریەکەی هەر دەوێت بە زیندیەتی بگەڕێنتەوە ئێستا بیر لەوە دەکاتەوە بگەڕێتەوە سەرابردوو وەکو دیزاینەر وەکو ئەشایەکان کڵاوە ئەمەیان پوڵە شێوازی زۆر کۆنا کاری دەستیە تۆزێ مادەبوونیش دەوێ بەڵام خەڵک ئێستا زیاتر ڕغبەتی لەسەر ئەو شتە کۆنانەیە زیاتر ئەوانە لەگەڵ ستایلەکە بەکاری دێنێ لە جلوبەرگەکەیە. پولەکە و مورو جۆرەها کەرەستەی تر بووە ئەم کڵاوانە بەکار هاتووە جالەوەی کللتوری کۆنن هێمایەکە بوو هوەر و سەلیقەی جوانی خانمانی کورد. ئەم خاتونە خەڵکی ڕۆژاوای کوردستانە دەڵێ ئەم جۆرە ستایلی کڵاوانە لە ڕۆژاوا نییە. ئەو دەڵێ ئەم جۆرە کڵاوانە لەسەر جلوبەرگی کوردی جوانێکی تایبەتی پێدەبەخشێت. تشكي جيلكي خوش كسر جلي كردي وقوم از الخو بكن بلكي خلكي كردستان بهتر استعمال لكن ام خلكي روشافا بتشكي استعمال لكن بس از وقت كردي ككرد از دخوازم يعني جلي كردي طيبت ايه روش افابن ولا روش هلات بن باكر بن ام دخوازم يعني جلي خو بهتر استعمال بكم خاصة تشتي كله جنان يعني نقشان ديا تشتي دستايا وتشتي يعني بدقري كرتوري ما كيف ام بيكتين انها دەستڕەنگینی و وردەکاری و جوانکاری تایبەتی خانمان دیمەنێکی تر دەداتە بۆنەکان و پۆشین و خۆڕازاندنەوەی خانمانی کورد. دووبارەکردنەوە گرنگی دانیش بە کللتوری کۆنی کوردەواری و دووبارە بەکارهێنانی سمڵ و مێخاک شیلانە لەناو ئەم جۆرە جوانکاری خانمان لە چەند ساڵی ڕابردوو هێمایەکە بوو ئەوەی لەگەڵ ئەوەی گۆڕانکاری زۆر هەیە بەڵام جارێکی ترم کەرەستانە لەبەر جوانی و کللتوری بوونیان لەلایەن خانمانی کورد گرنگی تایبەتیان پێدەدرێ. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. دووبارە ئێمە هەر باسی جلوبەرگی کوردی و ئەو مۆدێلاناکەین کە ئەم ساڵ زۆرتر خانمان ئارەزوویەکەن کە ئەزانی ساڵ بە ساڵ لەناو خانمانە مۆدێلی دوورین و پۆشینی ئەو جلوبەرگە کوردیانە کە یەتە ئاراوە یاخت کە ستایلی کۆنن و ڕەسەنایەتیان زۆر پێوە دیارە ئارزووی زیاتر لەسەر خواستی لەسرە بۆ ئەم ساڵ هەم لە قوماشی جلوبەرگی کوردی و هەم لە شێوازی دوورینەکانیشیان خواست لەسەر شێوازە کۆنەکان زیاترە بەکارهێنانی کۆڵوانە کە یەکێکە لە پارچە گرنگە سەرنجڕاکێشەکانی جلوبەرگی کوردی هەرچەندە من ئێستا پێوەم نییە بەڵام کۆڵوانە یەکێکە لەو پارچانەی کە لە ناو جلوبەرگی کوردیدا جوانتریەکە و ڕازاوەتریەکە و مۆدلێکی زۆر کۆنیشە.
ئەم ساڵ کۆڵوانە شێوازێکی جوانی وەرگرتووە و جوانتریش ئەبەخشێت بە جلە کوردیەکان با لەم کارەدا ببینین بزانین شێوازی جلوبەرگی ئەم ساڵ چۆنە و کۆڵوانەش چۆن جوانترە بێ لەگەڵ جلەکان. ئەم ساڵە مۆدلی جلی کوردی تەوان ئەوەی کە خانمان سەردانی ئێمەیان کردبێت داوای قماشی کلاسیکەکەن بەڵێ قماشانی کە لە کۆندا بڵین بەکار هاتووە ئێستا ئێمە بڵێن مۆدلی تازە کە هێناومانە زۆربەی مۆدلەکان کلاسیکن لە شێوی کلاسیک دروست کراوەتەوە سام قماشانە ئەمە قماشی نازنازان ساڵێشە بۆ لە هەر قماشەکە کە قماشانی کە خواستێکی زۆری لەسەر بۆ وەکو مۆدل قماشی تافتە بۆ وەختی خۆی خامەیشان پێوتووە خامەک یەکێک بۆ لەو قماشانی کە زۆر بەکار هاتووە لە کۆن کۆڵانە چەند مۆدیلێکی هەیە و چاڵنجێکی هەیە تەمان کە دروست سەکرێت هەیە حەزیرەیە لە قەراغەکانی بەلیرە بێ هەیە حەزیلێ بە پولەکە بێ تر حەسەبە و قماشە کە بەس هەموو قماشێکیش بۆ کۆڵانە نابێ قماشی تایبەتی خۆی هەیە کۆڵانە تایبەتمەندیشی تایبەت ئەیە بە جلی کوردی تەبان لە مەتری قماش پێکاتوە بەڵام هەیە حەزەکە درێژ بێت هەیە وەکو درێژ وەکو کەوای دووری ئێستا زۆر مۆدیلی تیسۆنا خانم سەردانیەمەیان کردووە بۆ شێوەیە داوایان کردووە هەشە ئەتیادی کوتی دوورێ وەکو جاری جاران چۆن بۆ ئاوە وەکو بینیمان لای دوکاندارەکانیش زیاتر ئەو جلوبەرگانە باوی بوو کە کۆن بوون خامەک و ناسناز و ئەم بابەتانە کە خانمان خۆیان زۆر شارەزاییان پێ هەیە ئێمە ئەمڕۆ تۆری پرۆگرامەکەمان تایبەتەکەین بە جلوبەرگی کوردی و بە مۆدێلی جلوبەرگی کوردی بۆ نەورۆزی و بەهار هەرچەندە ئێستا خانمان زۆربیان جلەکانیان تەواو بوو ئامادەیە بەڵام ئێمە میوانداری هەوار محەممەد کە دیزاینەرە کردومانە کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ بزانین هەوارخان زیاتر چ مۆدلێکی لا بووە ئەم ساڵ و چ شێوازە دوورینێکیشی هەبووە بۆ ئەو کەسانێک کە ئارەزوومەندی جلی کوردی بەیانیت باش هەوارخان ڕۆژێکی خۆش بە هیوام کە ئینشاءالله ساڵی نوێی کوردی ببێتە ساڵێکی پڕخێر و خۆشی بۆ ئێوە بۆ هەموو گەلی کورد و بۆ خانمانیش. بەیانی باش ئەزیزەکەم سڵاو لە هەموو ئازیزانم نەورۆستان پیرۆز بە هیوای ئەم ساڵ ساڵێکی پڕخۆشی بێت و بە بیدایەتێکە شادیارە بەخۆشیەوە هەموو خەڵک وەرە پیری نەورۆز زۆر ڕۆشت مادام وا دەستی پێکردو ئینشاءالله زۆر ساڵێکی پڕخێر و بەرەکەتە بێ ئینشاءالله سپاس هەوارخان بێگومان تۆ هەمیشە ئەوەنەی من بزانم ماندوونە ناسانە کارەکەیت ئەوەندەی ئاگام لێبوو بێ شەو ڕۆژ کارتان کردووە جا ئەمڕۆ چەندێک کارێک کرد زوو هەستا یاخود سەرقاڵ بوون چەندتان جلی کوردی تەواو کرد باشە ئەم پرسیارە زۆر لە جێی خۆیەتی لەوانەیە مبالەغە بێ ئەم ساڵ 275 قاتمان لە پرۆگرامەکان و کەناڵەکان با بڵین لە نمایشەکان لە کلیپەکان ئەمڕۆ بەیانیە چێتە بەرچاوی ئازیزانی بینەر بەڵێ هەوارخان زیاتر جۆرێک هەیبەتی لەسەر کارە کوردیەکان بەڵێ بەڵێ ئەم ساڵ چ جۆرێک زیاتر مۆدێلی بوو بە تایبەت قماشەکان ڕاستەوە خۆتان کاری چنینیش ئەکەن نەخشەکان دانن لەسەر قماشەکان بەڵام زیاتر ئەو نەخشانەی کە لەسەر چ قماشێک داتانەنا چ قماشێک ئارەزووی زیاتر لەسەر بوو ئەزیزەکە من ئەم ساڵ زۆر ئیشم کرد لە ساڵانی هەشتاکانە زیاتر لەسەر برنجۆک ئیشم کرد
با بڵێن 3 ساڵ پێش ئێستا من لەسەر تافتە ئیشمە کرد چونکە تافتە زۆر تازە بوو ئیشی لەسەر بکرێ بەڵام ئەم ساڵ من کەوای پولەکە و کراسی برنجۆکی چنراوم زیاتر کرد. بەڵێ هەوارخان کارکردن لەسەر ئەو جۆرە قوماشانە ئاسانە یاخود کاتی زیاترەوێت؟ زۆر زەحمەتە تافتەکە ساڵان خۆش بوو لەبەر مادەی قوماشەکە ڕق بوو دەستی نەئەگەتین بەس برنجۆک زۆر نەرمە ئیشکردنی دوو قاتیلاکیە وەک لە تافتەکان. بەڵێ هەوارخان کار و چالاکیەکانی ئێوە تا ڕادێکی باش بەرفراوان بووە ئەو چالاکیانەی ئەم ساڵ کردان زیاتر بۆ چ مۆدێلێک بوو شێوازەکەی چۆن بوو؟ خاتونگیان ئەم ساڵ زیاتر لە کوردەواریەکانە ئێمە ئیشمان کرد وەکو هەمووی بینن زوربەی کلیپەکان کە کردومانە هەمووی چەفتەیان پێوەیە هەمووی کراسەکان پانن کوردەواری مۆرکی کوردەواری لە 90 پێوە دیارە شتەکانمان. بەڵێ هەوارخان مۆدێلەکان جیاوازی هەیە بۆ نمونە لە مۆدێلی جلی کوردی بۆ لە دەڤەری بادینان چۆنە لە سلێمانی چۆن بوو لە هەولێر جێتان کردەوە یاخود بە گشتی یەک مۆدێلتاندانە؟ جامان کردوێتەوە بە دڵنیاییەوە هەرێک جیاوازی خۆی هەیە هەرێک تایبەتمەندی خۆی هەیە هەریەک بەپێی ئەو پارێزگایی کرد بۆی ئەناردین بەو شکل و شێوازە بۆمانە کرد بەڵام بۆ نمونە هونەرمەندوان هەبوو لە دهۆکەوە هاتبوو جلی سلێمانیمان بۆ کرد خۆی لەسەر خواستی خۆی بۆ کلیپەکەی یعنی تێکەڵیان کرد ئەم ساڵ زۆر زۆر خۆش بوو بۆ ئێمە کە جیاوازی نەما. بەڵێ بۆ نمونە سلێمانی چۆن بوو ئەم ساڵ مۆدێلی جلوبەرگەکە چی و چی زیاتر مۆدێلی بوو چی و چی زیاتر خانمان حەزیان لێ بوو؟ ئازیزەکەم من خۆم ئەو خانمەی کێتە لام ئیتر ئەگەر پێشکەشکار بێ یا ئەگەر مشتری بێ سەری شکڵی ئەەکەم چونکە مۆدێل نابێت بەکاربێنێ بۆ نمونە ئەگەر باڵاو شتەکەی زۆر بەرز نەبێ سەڵتە زۆر شکڵی تێک ئەیە کەوا قیافە بەرزەکە ئەبێ لەسەر ئاستی جسمی ئەو ئافرەتە شتەکان بگونجێنی چونکە بەپێی مۆدێل بڕۆی تۆزش شێوازەکان تێکەین. ڕاستە کەواتە خۆتان دیزانی ئەو جلوبەرگانەکەن کە خانمانیەتە لاتان و داوایەکەن؟ بەڵێ ئێستا بەداخەوە ئێمە زۆر وا تێگەیشتوین کە دیزاین پێک هاتۆ لە مروچنین دیزاین مروچنین نیە ئەوە کاری دەستیە بێ جیایکەینەوە دیزاین ئەوەیە بزانی کەسەکە چی لێت و چ ڕەنگێکی لێ و چۆن تەنسیقی ئەو ڕەنگانە ئەەکەی ئەمە دیزاینە. بەڵێ کەواتە مادەم باسی تەنسیقکردنی ڕەنگە کرد ئێستا هەندێک زانیاریمان بەرێ لەسەر ڕەنگەکان و چۆن بتوان خانمان چ ڕەنگێک بگونجێنن بێگومان هەر خانمێک چەند پارچەیەک لە ڕەنگی جلی کوردی هەیە جا چ ڕەنگێک لەگەڵ چیا جوانە بە تایبەت بۆ ڕۆژی نەورۆز؟ بۆ ڕۆژی نەورۆز ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی دواوە هەموو ڕەنگێ بەکار هاتۆ بە کەوای قەیفەی ڕەش و هێلەگی قەیفەی ڕەشەوە یان سوورمەکان. ئەمە ئەو بەڵام ئەگەر بمانێت تەنسیقی ڕەنگەکان کەین بۆ نمونە من ئەم ساڵ مۆر و زەردەم کردووە پرتەقاڵی مۆرم کردووە سەوز و مۆرم کردووە کە زۆر یعنی کەم ئەکرێت زۆر تایبەت دەرچووە سوور و پیرۆزەیم کردووە زۆر ڕەنگی جوانم تێکەڵ کردو ئینشاڵڵای بین لەسەر کەناڵ و شاشەکان چوە کلیپەکان زۆرینەی ڕەنگەکانی تیا بەکارهاتووە. بەڵێ هەوارخان جلوبەرگی کۆن چۆن ئەتوانن ئێوە هیچ شتێکی واتان هەیە بتوانن لەسەر شێوازە جلە کوردی کۆنەکان دووبارە چنینەوە بکەنەوە ینی بە هەمان شێوە بەڵام ئێوە تەنها جارێکتر دروستی کەنەوە؟ بەڵێ ئێمە ئەتوانم بڵێم ئێمە چونکە کاری ئێستامانیە لە هەشتاکانەوە دایکەمە میشەی کردووە زۆرینەیمان ماوە وەک ئەرشیفێ بە خۆمانمان هەڵگرتووە ئەوە و لە ڕێی خۆش وە بانگەواز دەکەم چ خانوێشتی کۆنی هەیە بۆمان بێنێ بەس دیزاینەکەی هەڵەگرین و ئەیگەڕێنینەوە زۆر سوودمان لەوەش بینی وەکو کارە کۆنەکان. ڕاستە هەوارخان هەرچەندە بڵێن تا ڕادێک تایبەتە بەڵام جلی هاشمی هەبوو جاران ئەمە تا چەند کارتان لەسەر کردووە من هەمە بەڵام هەر کاتویستیشە ئاسایی ئەتوانم دیزاینی کەنەوە لە پێناوەی کە خانمان لەو جلە کوردیە چونکە ساڵی هەفتا و هەشتاکانە ئەمە شێوازێکی لە دەرەوەی وڵات ئەکرا بەڵام بۆ کوردستان ئەکرا ئێستا ئێوە بە پێچانە و کارتان نەکردووە کە شتێکی وا بکەن و بۆ دەرەوەی بنێرن؟ بەڵێ ئێمە لە ئێستاە بۆ ئەم نەورۆزە تقریبن هەشت ڕەنگی ئەو هاشمیێمان خسۆتە بەرچاو بەڵێ کردومانە
بەڵام قماشم هێناوە من قماشەکانی کە حاشێن خسوومەتە بەرسنگەکە بۆتەوە بە هاشمێکی کۆن هەوڵم ماوە بەدەستنیش ئەوانە دروستکەینەوە. زۆر باشە. هەوارخان تا چەند جلوبەرگی کوردی لە دەرەوەی وڵاتیش خواستی لەسەرەوە ئێوە کارەکانتانە نێرنە دەرەوە؟ ئەتوانم بڵێم زۆر بە خۆشحاڵیەوە زوربەی خانمان لە مانگی بڵێم 10 بۆ 11 ئەوان کاری خۆیان کردووە. جوابم بۆ ئانێرن ئەڵێن لەبەرەوەی کە ئێمە گەڕینەوە کاتمان نییە بۆ حازرکردنی بۆمان حازر کە بۆ نەورۆز ئێمە لە کوردستانین زۆر خواستی لەسرە بەس ئەوان لە زستان ئایکەن یعنی نەبووتە لۆدێکی زۆر لەسەر ئێوە کە ئامادە نەبێ؟ نه زۆر باشە زۆر باشن بۆ ئێمە خانمانی دەرەوە چونکە هەرزوو مشوری خۆیانە خۆن ئەزانن فری پێڕاناگەن زووتر بەکردی ئێن و هەرزوو بۆیان تەواوەکەین. باە هەوارخان فستیڤالی نەورۆز بەڕێواچێ لە سلێمانی ئێوە چۆن بەشداریتان تیا کردووە و چ چالاکێکی دیکەشتان هەیە بۆ سبەینەوە بۆ ئەم ئێوارەیەش؟ باشە خاتونگیان ئێوەکو ئەزانن ڕاستە بڕانجی ئێسئێر زۆر گەورەیە بەڵام ئەندامەکانمان زۆر کەمن. ئێمە لە زۆر شوێن بەشدارین بەڵام ناتوانێتکو خۆمان ئامادەبین. هەندێکی تەوزی ئەیجلمان کردووە بەڵام خۆمان لە ماگما سکوێر لەوێ بەشدارین بە ئەرزی 2 ڕۆژ لەسەر یەک ڕۆژی 20 خانممان لەگەڵە نمایشی جلی کوردی زۆر فۆلکلۆرەکە. اینجا لە شاخی گۆیژەش بووکدا بەڵزێتە خوارەوە بە جلی کوردیەوە ئەوانش تایبەتە بن بە ئێمە زۆر پرۆگرام بەشدارین بەڵام خۆمان ناتوانین وجودمان هەبێ لەوێ. ڕاستە خات و هەوار بەس بەجل بەشداری. بەڵێ چەند ساڵێکە کاری دیزاینت زیاتر هێناوەتەوە ناو جلی کوردی و گرنگێکی زۆری شیاوە بە جلی کوردی ئەمە بۆتەوەی هەلی کار بۆ چەندین خانمی دیکەش بڕاستێ. تا چەند هاوکاری خانمانت کردووە لەم بوارەیە؟ باشە زۆر باشە ڕاستە من ڕەنگە کاتم نەبێ بۆ ئەوەی کە خانمی بێنم لای خۆم ئیشکە بەڵام هەر دیزاینێک ئەەکەم ئەی خەمە بەر چاویان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆرینەی خانم سوودمەند بوون بۆ کردنەوەی و پرفرۆشی ئەی فرۆشنەوە بۆ خۆیان یعنی دیزاینەکانی من ئەتوانم بڵم بازارێکی داگیر کردو ئەوان بەکاری ئێنە بۆ فرۆشتن ڕەنگە ئەمەل هاوکارێکی زۆر باش بێ وەک لەوەی لای من ئیشکە. ڕاستە پێتان خۆشە بۆ نمونە کارەکانی ئێوە لە شوێنێکی تر ببینرێتەوە یان کەسانێکی دیکە بتوانن هیچ کۆپیەکی بکەنەوە بێ ئەمە ئێوە چۆن دەتوانن وا بکەن کە کاری ئێوە دیارتر بێ و بناسرێتەوە؟ بێگومان کاری ئێمە دیارترە بە حکومەیەکە لۆگەکەی خۆمانی لەسەر و ماوەدەکانمان زۆر تایبەتە بەڵام من ڕێگر نیم لەسەر ئەو خانمانەی کە ماندووبوون و لە ماڵی خوانا ئیشەکەن قەیچێکە با کۆپی بکە بەڵام بەمەرجێ کە لە شوێنێک بڵاوی کردەوەیان باس کرا نەڵێ دیزایانی منە ئەتوانێ بڵێ وەرم گرتووە ئێمە دیزاینەکانمان زۆر ماندووبوونمان لەگەڵە بەڵام بابێ فرۆشی قەیچێکە من ئەتوانم لە ساڵێکە 20 کار بکەم ناتوانم ئەم هەموو کارەکەم با ئەویشێکێک بێ لە سوودمەندەکان بڕوا کارەکان بکاتەوە بە مەرجێ بە ناوی خۆیەوە نەڵێ ئەمە دیزاینە من دروستم کردووە ئەمە کێشەی ئێمەیە. هەوارخان کاتێک تۆ دیزایانی جلی کوردیەکەی جا لە نەخشەکەی بێ لە ڕەنگەکەی بێ لە شێوازی دوورینەکەی بێ چ شتێک گرنگە کە زیاتر ڕنگ بداتەوە لە ناو جلی کوردیدا ئەوەی کە بەلای تۆ گرنگە چۆن بێ شێوازەکەی هەم ڕەنگەکەی هەم جۆری قماشەکەی چ شتێک زۆر گرنگە کە مۆرکی کوردەواری لە دەست نەدان؟ باشە من زۆر کێشەم هەیە لەگەڵ زۆر خانمە با بڵین ئەی پێشکەشکارە ئەی هەر شتێکەکەیە تەلام ئەڵێ با سادە بێت جلی کوردی کە تۆ بتێ بچیتە دەرەوە نابێ سادە بێ یعنی بەجددی تۆ بۆ خۆحازرکردنی خۆت ئامادەکەی جلی کوردی ئەبێ یەکەم شت ڕنگانەوە ڕەنگەکان بێت چەند ڕەنگە تێک هەڵبێ دواتر زرنگە و خرنگەیەکی تیا بێ هەندێک پڵپڵە و ئەکسسواری جوانی پیاوە بێت لە دوورۆ هەستکەی ئەمە جلی کوردیە کەسێک دێ بە جلی کوردیەوەیە یعنی ساوتێکی لەگەڵ بێت لەگەڵ بریسکێک لە ڕەنگەکان من ئەوە زۆر بە ئەساسیە زانم لە دیزاینەکانە. بەڵێ کەواتە جلوبەرگی کوردی هەتا ڕەنگا و ڕەنگ و وەک خۆت ئەڵێ شتی تیا بەکار بێ هەم لە ئەکسسوارات تا بێ جوانترە. بەڵێ بەدڵنیاییەوە ترە مانای جلی کوردی پێکاتۆلەون و وەجبەشتا ئەکسسوارات و ڕەنگا و ڕەنگی. زۆر سپاس هەوارخان خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی بە هیوای هەمیشە دەست ڕەنگینیتان لە ناو خانماندا زیاتر و زیاتر بێت و بەهارێکی خۆش و نەورۆزێکی خۆش بۆ ئێوەش.
زۆر سپاس نەورۆستان پیرۆز دەستیەوەش خۆش بێ سپاس زۆر گیانەکەم. سپاس. جگە لە جلی کوردی شتێکی دیکە هەیە کە سمبولی نەورۆزدا ویش گوڵی نێرگزە کە هەمیشە بەواتای هاتنی نەورۆز و بەهاریەت بە پێی سەرچاو مێژوویەکانیش گوڵی نێرگز نزیکەی 50 جۆری هەیە بەڵام ناسراوترینیان ئەو جۆرەیە کە پەڕەیەکی سپی هەیە و تاجێکی زەر لە ناوەڕاستی پەرەسپیەکاندایە. ئەو جۆرەیان بەراورد بە هەموو ئەوانەی دیکە بۆن خۆشترە و سەرنجڕاکێشتریشە. گوڵی نێرگز زیاتر بە شێوەی خۆرسک لە ناوچە شەخاوی و ساردەکانە ڕوێ بەڵام لە چەند ساڵی دواییدا هاوڵاتیان لە ماڵیشەوە ئەیڕێنن ئەتوانن لە باخەکانیان هەیان بێ و ڕوەکناسان ئاماژە بەواکەن مێژووی گوڵی نێرگز بۆ ملیۆنە ساڵ لەمەوە بەرەگەڕێتەوە. گوڵی نێرگز جگە لە جوانیەکەی بێوێنەیە هاوکات بۆنێکی زۆر خۆشیشی هەیە کە چەندین سوودی بۆ هێورکردنەوەی مێشک و ماسوولکەکان و دابەزاندنی گەرمی لەش هەیە. هەروەها بۆنی تایبەت و گرانبەهاش لە گوڵی نێرگز دروست دەکرێت. ئێستا بابەیەکەوە گۆرانکاریەکانی ڕەوشی کەشوهۆی کوردستان ببینین بزانین چۆنە بێت چونکە ئەم دوو ڕۆژە بەلای هەمووانەوە گرنگە کەشوهەوا چۆنە بێ لەبەرەوەی دەستپێکی ساڵێکی نوێی کوردیە و ئەزانین کە جەژنی نەورۆز و هاتنی وەرزی بەهارە. کەشوهەوامان بینی ئەزانین ئێستا سبەی خۆشە بێت یاخود کەشێکی باشێ بێ بەڵام هێشتار ئەگەریەوەی هەیە چونکە لە بەهارە زۆرتر گۆڕانکاریەکرێ ئەوە تەنها پێشبینێن. بەهۆی شەپۆلی بەفربارین و سەرما نزیکی 800,000 دار و لق و پۆپی دارەکان لە مەدریدی پایتەختی ئیسپانیا شکاوە و زیانیشیان پێگەیشتووە. بەڵام ئەندازیاران بۆ شارەزانی دارستان و سروشتیش دار بەدار ئەگەڕێن و بەشە زیان پێگەیشتووەکانیان چاکەکەنەوە. ئەو بەشانەشی ئەیبڕن بۆ مەبەستی دیکە سوودی لەوەرەگرنەوە هەر فڕیان نەهێن و توان هەڵیگرن و بەکاری بێن جارێکی تر. تا ئێستا توانراوە 120,000 دار
کە زیانیان بەرکەوتووە چارەسەر بکرێت. کڕیارەکان یاخود بڵێن ببورن کرێکارەکان لەسەرەوەی پلتفۆرمێک سەیری دارەکانەکەن تا بتوانن بە باشی ئەو لقا زیان پێگەیشتوانە ببین و چارەسەریان بکەن. پسپۆڕانی ژڕان گەاندووە بڕینی ئەو دارانە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانە چونکە کاتێک سەردانی ئەو پارک و دارستانانەکەن ئەو دارە بەهۆی هەوایەکە یاخود بەهۆی شکاوێکەوە بەرنەبێتەوە و زیان بە کەس نەکات. هاوکات ئاماژەشیان بۆ داوە کە هەوڵیان داوە کەمترین گەڵاو بە 600 و زیندوەکان ببڕن چونکە بە پارێزەری ژینگەی وڵاتەکەیان ناوێ بن ئەو درەختانە و ئەوە پارێزگاریشیان لەکەن. ئەم کارەی کرێکارەکانی مەدریت بۆ ئەوەیە کە دارەکانیان یاخود ئەو سەروەتە ژینگەی و سەروەتە سەوزەی کە هەیەە لە دەستی نەدەن. جیهان لە بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا قوربانی زۆریە. ئەزانین کە زۆر کەس ئازیزانی لەدەستدا گیان لە دەستدانی هەزاران کەس هەزارانی دیکەش لە خەمێکی قوڵدامانەوە کە یادەوەرێکی ناخۆشی جێهێشتووە. هەر بۆیە لە بەریتانیا پرۆژێکی گەورە هاتوۆتە ئاراوە کە پرۆژەی دارستانی یادەوەری کۆڤید بە هاوکاری ڕێکخراوی نەتەوەی ناشناڵ ترەستە بۆ پاراستنی کە لە پووری بەریتانیا داوای لە بەریتانیەکان کردووە ئەگەر کەسێکیان بە هۆی ڤایرۆسی کۆرۆنا لەدەست داوە بەشداری لە پرۆژەی دارستانی یادەوەری کۆڤید بکەن و لە ڕێگەی ئۆنلاینەوە ناویان تۆمار بکەن تا بۆ هەر قوربانیەکی کۆرۆنا لە سەرتاسەری بریتانیا نەمامێکی بۆ بڕوێندرێت. سەرەتای پرۆژەکەش بە بەستنی هەزاران قردێلەی زەرد بوو بۆ قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنا و هاوڵاتیان کە سوکاری قوربانیان ئەوانەی کە سوکاری قوربانی کۆرۆنا بوون پێشوازیان لە پرۆژەکە کردووە و بە داگیرساندنی مۆم و دانانی وێنەی قوربانیان بەشداری پرۆژەکەیان کردووە و ناوی کەسی قوربانیان لەسەر قردێلە زەردەکە نووسیوە و بە درەختێکدا هەڵیان واسیوە و دواتر بەڵێنیەوەیان داوە کە لە جێگەی ئەو کەسێک کە بۆتە قوربانی درەختێک لە وڵاتەکەیاندا بچێن و بمێنێتەوە و یادی ئەو کەسە بە زیندوی هەر بمێنێتەوە. ئێستا بە بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. دانیشتوانی گوندی وایتستاون لە ئێرلند لە سەردەمانێکدا بەهۆی نەبوونی خۆراک و برسێتیەوە گوندەکان چۆڵ کردو و باوکی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لە ساڵی 1940ەوە ئەو گوندەی بەرەو ئەمریکا جێهێشتووە یاخود ڕۆشتە ئەمریکاوی بەجێهێشتووە. بەڵام ئێستا بەهۆی شارستانیەت وهۆی بوونی چەندین شوێنی مێژوویی گوندەکە بووەتە ناوچەیەکی گەشتیاری و لە ڕێگەی کەرتی گەشتیاریشەوە بڕێکی باش داهات کۆ دەکرێتەوە. ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆش هاوشێوەی دەیان ناوچەی دیکەی جیهان زیانی بەو گوندە گەیاندووە. با بێکۆ ببینین زانینەوە گوندە چۆن بۆ لە کۆندا و ئێستش چۆنە. کارلینگفۆرد یەکێکە لەو شارۆچکانەی کە بەباشی لە سەدەی ناوەڕاستەوە تاوەکو ئێستا ماوەتەوە و کەوتۆتە سەرسنووری ئێرلەندای باکوور. لەلایەن ڤایکینگەکانەوە لە سەدەی 12 ناونراوە. ئەم شارۆچکەیە چەند کۆشک و قەڵای مێژوویەک لە خۆ دەگرێت کە هەندێکی وەک بەندینخانە لەو سەردەمە بەکار هاتووە. تەنیا 5 کیلۆمەتر لە دووری ئەم شارۆچکەیە گوندێکی بچووک بە ناوی وایتستاون هەیە کە ماڵی جێمس فێگان باپیرە گەورە و باوانی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکای تێدایە کە بەهۆی قات و قڕی و برسێتی لە ساڵی 1940 کۆچیان کردووە و وایتستاونیان بەجێهێشتووە و بەرەو ئەمریکا بەڕێکەوتون. بۆ ئێمە جێگەی شانازیە کە جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا لە بنەماڵە و خانەوادەی کەسێکە کە ماڵیان لێرە بووە. هەستێکی خۆشە ئێستا ئەو سەرۆکە هەستێکی خۆشە ئێستا ئەو سەرۆکی هەموو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە.
وایتستاوند هاوشێوەی کارلینگفۆرد لە ژێر کاریگەری ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆیەوە لە ڕووی ئابوووریەوە وەک هەر ناوچەیەکی دیکە تووشی داڕمان بۆتەوە. ئەگەر لە ڕابردوو خەڵک لە برسا ئەو گوندەی جێدەهێشت ئەوە ئێستا بۆ گەشت و بەسەربردننی کاتێکی خۆش سەردانی دەکەن و لەو ڕێگەیەوە داهاتێکی باش کۆ دەکرێتەوە. ئێمە بۆ کۆنتڕۆلکردنی کۆڤید-19 زۆرمان هەوڵداوە هاتوچۆمان بۆ گوندەکەمان قەدەغە کرد هەموو ڕێگا و دەواازەکانمان بۆ سەردانیکردنی گەشتیاران داخست ئێستاش وەک دەبینن هیچ گەشتیارێک سەردانمان ناکات. دەوترێت کارلینگفۆرد و شاخەکانی دەوروبەری شوێنی نیشتەجێبوونی دواهەمین هۆزی ئێرلەندەکانن کە بەلە پارچواکان دەناسرێن. لە ڕووی مێژوویەوە ئەم ناوچەیە گرنگیەکی تایبەتی هەیە و بۆ مێژوو نووسان و ژینگە دۆستان شوێنێکی دڵگیرە کە چەندین شوێنەواری مێژووی تێدا هەیە. لە ڕووی سنووریشەوە لەگەڵ ئێرلەندای باکوور هاوسنوورە. هەندێک جار کەسانێک کە خاوەن پلە و پایە بن یاخود لە هەر بۆنەیەکی دیکەدا بێ ئەگەر کەسێکی ئاساییش بیت کاتێک چاوی کۆمەڵێک خەڵک یاخود ئەگەر بڵێ میدیاکان لەسەر دەبێت لەوانەیە هەستکردن بە سترێت زیاتر بێ یاخودە و کەسا بێ ئاگداری چۆنێتی ڕۆشتنی بێ. بەڵام جۆ بایدن لە کاتی سەرکەوتنی بەسەر پلیکانەکانی فڕۆکەکەی چەند جارێک کەوتە خوارەوە. جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتی سەرکەوتنی یا بەسەر پلیکانەی فڕۆکە تایبەتەکەی بۆی سەردانی ویلایەتی جۆرجیا بکات چەند جارێک لەسەر پلیکانەکە کەوێتە خوارەوە و لە جاری یەکەمە کاکەوێت ئەتوانێ هەستێتەوە ئاسایی هەڵەستێتەوە و گوێنایەتێ بەڵام دواتر لەگەڵ کەوتنی بە ئەستەم دەتوانێت هەستێتەوە و سەرکەوێت. جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەمەنی ئێستا 78 ساڵە و ئەگەر بڵین بە تەمەنترین سەرۆکی ئەمریکا لە مێژووی ئەو وڵاتەیە هەرچەندە بایدن لە چاوپێکەوتنەکانیە ئاماژی بۆش کردووە کە زۆری تەمەنی جێگەی نیگەرانی نابێ بەڵکوەوە نیشانەی ئەزمموی زۆرە بۆیە باسی لەوە کردووە کە تەمەنی چەندێک زۆر بێ ئەوە وا دیارە ئەزمموی زیاترەنەک نیگەران بن لەوەی کە بڵێن کەسێکی بە تەمەنە و ناتوانێت ببێتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە کۆدیڤوار لە ئابیجان بە هەزاران شەمشەمێکوێرە لە نێوان بینا گەورە و بازرگانیەکانە ئاژین کە بە شێوەیەکە زۆر چڕبوونەتەوە هەرچەندە شەمشەمەکوێرە وەک مەترسێکی شاراوە بۆ ڤایرۆسەکان پێناسەکراوە بە تایبەت ئەم ساڵ دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەوترا بەهۆی شەمشەمەکوێرەوە بووە بەڵام ئەم شەمشەمەکوێرانە تێکەڵ بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بوون لەم شارە ئەوەش نیگەرانی لای توێژەران و هاوڵاتیانیش دروست کردووە لە بەرامبەریشدا ئەم باڵندە شیردەرە بەهۆی ئەو ترسەی لای مرۆڤ لەسەری دروست بووە کە مرۆڤ ئەترسێ لەوەی تووشی ڤایرۆسەکان بێ ژیانی ئەوانیش چۆتە ژێر هەڕەشەوە چونکە شەمشەمەکوێرەکان لە شەواندا دەوری ئەو مێرووە زیان بەخشانە ئایەن و لە ناویانە بەن یاخودیان خۆن و پسپۆڕان و زانانی پاراستنی سروشتیش پێیان وایە شەمشەمەکوێرەکان لە شوێنێکی دیکەوە کۆچیان کردوێ بۆ شارەکان بۆ ئابیجان بەڵام زانایان جەختیان لەوە کردوتەوە کە هەموو زیندەوەرەکان بەشێکی گرنگن لە ژینگەدا بە تایبەت لە تۆڕی خۆراکدا کە مرۆڤ سوودی لێبینێت چۆن کە بەهۆی ئەو پیتاندن و دەنکە هەڵاڵانەی کە بەهۆی ئەو زیندەوەرانەوەیەت و ئەڕوات ئێمە ئەتوانین خۆراکی زیاترمان دەست بکەوێت و باڵانسی ئیکۆی ژینگە ببێت و یەکسانی هەبێت. مەترسی زیاتر ئەبێت کاتێک شەمشەمەکوێرەکان ڕاوەکرێن یاخود سەرە بڕێن و ئەخورێن چونکە پزیشکان و پسپۆڕان دووپاتیەکەنەوە لە شارەکەیان هیچ ڕووداوێکی تەندروستیان تۆمار نەکردووە کە پەیوەندی بەم باڵندەیەوە هەبێت زانایان فشارەکەیان زیاتر کردووە بۆەوەی کار بکەن بۆ پاراستنی شەمشەمەکوێرەکان چونکە پێیان وایە ڕۆڵی گرنگی هەیە لە ڕاگررتنی باڵانسی ژینگەیدا. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار خەڵکی گوندی بۆگت لە سنووری دەشتی کۆیە لە تەواوی شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەگەڕێنەوە کۆیە و لەوێشەوە بەیەکەوە 35 کیلۆمەتر بە پیادا ڕۆن تا ئەگەنە گوندەکان. ئەم نەریتە ساڵانەیە هەم چالاکیێکی وەرزشیە هەمیش کۆمەڵایەتیە چونکە ژنان و پیاوان گەنج مناڵ هەمویان بەیەکەوە بەشدارە بن. ئەوان نزیکەی دەکات ژمێرێکیان پێویستە تا لە کۆیەوە بگەنە ناو گوندی بۆگەند. ڕێگاکە 35 کیلۆمەترە و خەڵکی دەشتی کۆیە
لە ڕابردوو بەو جۆرە بە پیادە هاتوچۆیان کردووە و کاری بازرگانی و هاتوچۆی نێوان شار و گوندەکانی دەشتی کۆیە لەو ڕێگەیەوە بووە. میران گەنجێکی کۆیە یەکەم جارە بەشداری ئەو چالاکیاکات ئەوڵێت دایکم پێشتر بەشداری ئەکرد بەڵام پارساڵ کۆچی دوایی کردو بەداخەوە منەمەوێ لە جێگەی ئەو درێژە بەم کارە یاخود بەم نەریتە بدەم ئێمەش ئێوەمان بێبەش نەکردووە لە بینینی ئەم نەریتەی دانیشتوانی کۆیە. ئەم چالاکیە وەک نەریتێکی هاتۆ بۆ بۆگدیەکان بۆگت گوندێکە لە ڕۆژهەڵاتی قەزای کۆیە. ئێمە ساڵانێکم چالاکی ڕێک دەخەین بەگشتی چالاکیەکە لە وەرزی بەهاردایە چونکە ڕۆشنەوە دەرونی مرۆڤ لەو کاتانەدا ئامادەی باشترە. چەند ئامانجێکمان هەیە و چەند دەستکەوتێکمان هەیە لەم ڕۆشنەوەیە. ئامانجا وەرزشەکان ئەوە کۆکردنەوەی چەند کەسێک بەدەستە جەمعی و چالاکێکی وەرزشیە لە شاری کوێەوە لە ناو سنتەری شاری کوێەوە بۆ گوندەکەمان دەگەڕێنەوە. خەڵکەکە بەگشتی دەتوانین بڵێن 95 خەڵکی بۆگدا. اینجا لەناو بۆگدا بنیشێ یان لە شارەکانی دیکە تێیدا لە کوێدا دەنیشێت لە هەولێردا دەنیشێت لە شارەکانی دیکەی ڕانیە چوار قڕنا لە شارە جیاوازەکاندا دەنیشێت ئەوانەی کە بەڕاستی وای لە هاتوو چالاکیەکە چاوەڕێی دەکەن ساڵانە کە نزیک دەبێتەوە لەو وادەیە وادەکەش ڕۆژێکی دیاریکراو نییە بە گوێرەی گونجانە کە کەی ئەو کۆمەڵە کەسێک کە خەم لە چالاکیەکە دەخۆن کەیان بە گونجاودانا بە گوێرەی کەشوهەوە بە گوێرەی بارودۆخەکە چالاکیەکە ڕێک دەخات. لە ڕووی کۆمەڵاتیەوە سوودیش زۆری هەیە لە ڕوانگەی ئەمەوە چونکە کۆمەڵێک کەس کۆمەڵێنەوەی تازە دێ بەشدار دەبێت لەم چالاکیە یەکتر دەناسن و ئەو چینەی لە خۆیان گەورەتر ئەوانش دەناسن و بە پێچەوانەوە کۆمەڵی کەسی بە تەمەن هەیە نەوە تازەکە ناناسن. ئەم تێکەڵاوی و یەکتر ناسین و یەکتر نزیک بوونەوە و خۆشەویستیان بۆ یەکتر بەرەو پێشتر دەچێت. پێمان وایە ئەمە سوودێکی باشە و هیواداری هەر بەردەوامەکە هەوری کوڵوانە و کاڵێ لێرەماوەجێ ئەمە چوارەمین ساڵمە کردێم لەگەڵ ئەم جەماعەتەی زۆر پێخۆش حاڵم کە لەگەڵیان دێم لەو تەمەنەی من لەبەر ئەوەی چییە ئەم تەمەنە گەنجەی ئێمە هەم ڕێیەکەیان پێپشان دەدەین هەم ڕێگای باو باپیرماکەوە بەم ڕێبازیە هاتوون بۆ خۆی و بۆ چشکڕین و ئەدەمێ سیارۆشیانە بە بە پێیان هاتوون ئێستا هەر ئەوە یادەیە و من بۆ خۆم خەڵکی هەر لە کۆیدا دەنیشم خەڵکی گوندی ئەو دێنە باشە یەکەم جارمە گەشت بکەم بەڵام پێشەوەی لەو گەشتە کەسێکدا بڕێ دایکی من بوو 3 ساڵ لە ناو گەشتەکەدا بوو بەداخەوە 2020 وەفاتی کرد ئێستا منش وەکو وەفایەتێک و بۆ خزمە و کەس و کارەی گوندەکەمان وەکو دڵنەوایەک هاتم لە هەر چۆنە کلێنێکی داکەم بتوانم پڕ بکەمەوە هەرچەندە پڕژ نەکرا بەڵام پێ خۆشحاڵ بم بۆ خەڵکەی کە هاتم بیرمان لەوەی کردەوەکمان بزانین تواناکانی ئێمە تا چەند دەتوانین ڕێگای بابوو باپیرانمان زیندووکەینەوە. سەرەتا دەستمان پێکرد پێش 15 ساڵ پێش ئێستا خۆشبەختانە تاکو ئێستا بەردام بووین بەس 4 ساڵە کردمان بە جەماوەری بوو ئەو ڕۆشتنەوە بوو بە ڕۆشتنی هەموو بۆگدەکان و ئێستا ڕۆشتنی هەموو بۆگدەکانەوە زۆر بە خۆشحاڵی بۆگێت ساڵانە ئەو گەشتەی خۆی لە بەهارەدا دەکات لە مانجی سێدا. ئێستش بابێکەوە بچینە بڕگەی وەرزشی لەگەڵ ژاکاڵ خۆشنەوە. ڕۆژ باش ڕاهێنانی ئەمڕۆ لەسەر ڕاکردنە کە چۆن ڕابکەین و چۆن ڕاکردن سوودی هەیە بۆ لەشمان. دەست پێکەین لەسەر دەستگایەک کە بین 2 دقە ڕائەکەین 1 دقە ئەڕۆین کەوا دەست پێ بکەین ڕاکردنمان زۆر مهمە
کە قاچمان نزیکی سمتمان بێ نەفەسێکی قۆڵەکێشن و 1 دقة ئەتوانن بڕۆن ئەمە توانن 5 جار دووبارەی بکەنەوە 2 دقة ڕاکردن 1 دقة بڕۆن ئەگەڵ لە ماڵەوەم ڕاهێنانە بکەن 1 دەستان یا هەردوو دەستان ئەوەل ئەوە بکەن دوایێ بەقاچتان یک دقه بەو شێوە 30 ثانیە هەتوانن بەس بڕۆن دووبارێکەنەوە بۆ 30 ثانیە هەتوانن بڕۆن ئەمە توانن 8 جار دووبارێ بکەنەوە بۆ سێمین یەک قاچ ئەمە 30 ثانیە ئەمانە 8 جار کە دووبارەیەکەیوە کە بۆ دڵ باشە کە وەزنتان ببێتە بۆ خوارەوە و بۆ سەحیەت ئەم ڕۆژ بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن کە دوا ڕۆژی ساڵی کوردی بوو وەسبەی ڕۆژێکی نوێی ساڵی کوردی دەست پێ دەکات و دەستپێکی وەرزی بەهارەوە بۆ هیواین کە ئەمڕۆتان وەسبەی و هەموو ڕۆژەکانی دیکەش بە خۆشی و بە ئارامی بەڕێ بکەن و ماڵەوە.